ئەم کوڕی ئێمە ماوەی 6 ساڵە لە ئەوروپایە، هیچ کێشەیەکی نەبووە، وەک کوڕێکی دیندار بووە، وەک هەر هاوڵاتیەکی ئاسایی نوێژ و ڕۆژوو سەردانی مزگەوتی کردووە لە شاری ماجستەر، سەردانی مزگەوتی فورقانی کردووە، دەتوانن سەردانی وتاری ئەو مامۆستا بەڕێزە بکەن لە یوتوب کە وتارەکانی هەمووی وتاری ئاسایی و یعنی هیچ شتێکی تیانە کە بێتە مایی ئەوەی کە وەکو هاندانێک بۆ ئەو بابەتە. بەڵام ماوەیەک پێش ئێستا وەک ئەوەی هەستی پێکرابوو باری دەرونی تێکچوو بوو، ئەم کارەساتی لێکەوتۆتەوە بە حکمی ئەوەی ماوەی 2 ڕۆژ بوو هاتبووە بۆ کوردستان. مەشغوڵی خوالی خۆش بوو حاجی سالار بووین، بەهۆی ئەوەی عملیاتی کرابوو فەتحی سەدری بۆ کرابوو، بەدەم ئەوە بووین و بەهۆی ئەوەی کە سەردان و خزم و دۆست و ئەوانە سەردانیانە کرد، ئێمە زۆر ئاگاداری ئەم کوڕە نەبین کە بزانین چۆنەڵێت بەدەمیەوە بچین لە ڕووی باری دەرونیەوە بزانین، ینی بە تەواوەتی تاکید من بەهۆی حکمی ئەوەی کە مەشغوڵ بین نەمانزانی بە تەواوەتی ئەم کوڕە باری دەرونی تێکچووە و دواتر ئەم کارەساتی نەخوازراوی لێکەوتۆ بۆتە بوونی 6 پەپولە و 6 کەسی ئازیزمان. هیچ شتێکی وانە هەر هەموو ئەو دەنگوانە ڕەتەکەینەوە کە هیچ بیرێکی توونڕەوی لەم کوڕا نەبووە، تەنها ئەوەی کە هەبووە پابەندی مزگەوت بۆ نوێژی کردووە و تەواو هیچ شتێکی کەسێکی ئاسایی بۆ هەروەکو هاوڵاتیەکی ئاسایی ئەتوانن بچن سەردانی ئەو وتارانە بکەن کە لە ئەو مامەسای گوێی لێگرتووە، هەر وتارێکی ئاسایی و هەروەکو وتارەکانی کوردستان وتاری بۆ کوردانی ئەوێدا و هیچ شتێکی بیرێکی توونڕەوی لەم کوڕی ئێمە نەبووە.